ئازاد دوای چاوەڕوانی چەندین ساڵە توانی پارچە زەویەک لە گەڕەکی هەشتی حەسارۆکان بکڕێت، بەڵام ئێستا نە ڕێگای پێدەدرێت زەویەکەی بکاتە خان و نە هیچ خزمەتگوزاریەکیشی بۆ هێنراوە. بۆ عردکردنەکەی لە مێژە هایتە، یعنی وەک بڵێ لەبیر ناهێنە لە مێژە 7 ساڵ 8 ساڵ تقریبا زیاتر لە کاریمانەوەی ڕێگای پێدان بدرێت بە 125 مەتریەکەم بەمش خەدەمات بی. ئەگەر خەدەماتیش نان یعنی دەڵێن حکوومەت توانای نییە بە ڕێگا پێدامدا بە 125 مەترەکان، هەتا خەڵک ئامادەیە ئیمزاش کۆکرایەوە، لەوانی 1000 ئیمزا 2000 ئیمزا کۆکرایەوە خەڵک بۆ خۆی پارەی خەدەماتی بێ. ژمارەیەک لە سوودمەندبوانی گەڕەکی هەشتی حەسارۆکن بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرت بوونەتەوە و دەڵێن تاوەکو ئێستا هەر بەڵێنێک لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە پێمان دراوە نەبۆتە کردار. ماوە سلوویەکەمین زارە گردبوونەوە دەکەین، خۆپشاندان دەکەین، داوای ئەوەی دەکەین خەدەمات بێ لە بە هەشتی حەسارۆکان. سەرۆکی حکوومەت بە زەمینی بەخۆی هاتە سەر زەویەکان، بەڵێنیدا گوتی بە زووترین کات خەدەمات با دەست پێ بکات ڕێکارەکان بگرنە بەر. بەڵام سەرۆکی حکوومەت کە لەسەر ئەو زەویانە ڕۆی تەنیا ئاسەواری قسەکانی بەجێما وعد و بەڵێنەکان هەموو لەبیرکران. زیاتر لە 18 ساڵە زەویەکانی گەڕەکی هەشتی حەسارۆک لە شاری هەولێر دابەش کراوە دوای پێدانی چەندین بەڵێن لەلایەن سەرۆکی حکوومەت و لێپرسراوانی ئەم شارە کەچی تاوەکو ئێستا خزمەتگوزاری پێ نەگەیشتووە. کورسات نیوز بۆ گەیاندنی داواکاری سوودمەندبوانی گەڕەکی هەشتی حەسارۆک پەیوەندی کرد بە هەر یەکە لە شارەوانی هەولێر و پارێزگای هەولێرەوە، بەڵام پەیوەندیەکان بەردەست نەبوون. دوای ئەنجامدانی ژمارەیەک خۆپیشاندان و گردبوونەوەی ناڕەزایەتی زۆراوزۆر، هێشتا داواکاریەکانی سوودمەندبوانی هەشتی حەسارۆکان جێبەجێ نەکراوە و ئەوانش دەڵێن تا ئەو کاتی داواکاریەکانمان جێبەجێ نەکرێت بێهیوا نابین. بڕیار محەممەد، کورسات نیوز، هەولێر.